ئامادەکاریەکان بەردەوامین ئەو یاری دۆستانانەش لە بەشێک لە ئامادەکاریەکان تا ئێستا یاریزانی پیشەکەەکان نەگەیشتن بەڵام تەنها یاریزان ئەو چۆن نەبی گەیشتوانیش ئەمڕۆ گەیشتووە لەبەرەوە ئامادە یاریەکان نەبێت بێگومان حازریش نابێت تا هەفتەیەکی تر لەو تەسەوڕ دەکەم لەو هەفتەیەدا بێ هەموو یاریزانەکان بگەنەوە ئینشاءڵڵا یاری دۆستانە بەیانیش یاریمانە لەگەڵ یانی کەرخ ئیمڕۆ لەگەڵ یانی نەفتی بەسڕا بوو بەیان لەگەڵ کەرخە ڕۆژی هەفتی مانگ لەگەڵ یانی قووەتزەوی لە شاری سلێمانی ڕۆژی نوێی مانگ لەگەڵ نەفتی وەسەتە لە شاری سلێمانی ئێمە بۆ ماوەی 5 ڕۆژ دەستین لە شاری سلێمانی وەکو کەمپێکی مەشقی دو یاری دۆستانە ئەنجام دەدەین دوای ئەوەی کە دەگەڕێن 12 مانگ یاری دۆستانەمان هەیە لەگەڵ زاخۆ ئێترەوەی کۆتاییاری دەبێت یاری زاخۆ بۆ وەکو کۆتای ئامادەکاری بۆ خولەکە دەبێتن ئێمە لەسەر خەهێڵین لەگەڵ چەند یاریزانی لە قسەکردندا بەڵام تا ئەو کاتی نەگاتە کۆتایی بەڕاستی ناتوانین ئیعلام کە لەگەڵ زۆر یاریزان قسەمان کردو لە کۆتاییەکەدا نەگەیشتنە ڕکەوتن هیوادارم لە هەفتەیەدا بێ هەمووی ئەو شتانێک لای بکرێتەوە بۆ پێکاتی ئێستا لە بەردەستەوەی تەنها یانی هەولێرتانی ببینێتەوە لە خولەکە دیارە تمۆحی ئێمە تمۆحی دەستی کارجاری و هاندەناری یانی وەرشی هەولێر چێبڕچێکردنە لەسەر ڕزبەندی پێشوە لە یەکەم تا پێنجەم یەکەم تا شەشەم بێ ئینشاڵڵا بەهاتنی و یاریزانان ئینشاڵڵا ئەو تیپەکە ئەوە لێرە چاو دەکرێتن